بەڵگەکانی بەڵگەبوونی سنت حجیەت السنە لاپەڕا 32 حکمی شوێنکەوتن و کارکردن بە سنت پێویست و واجبە. سنەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بریتیە لە هەموو ئەو قسە و فەرمودانە یان کار و کردەوانە یان ڕازیبوون و بێدەنجی کردنانەی کە لە پێغەمبەر صلی الله عليه وسلمەوە بە ئێمە گەیشتووە. سەرچاوەی دووەمە لە سەرچاوەکانی ئیسلام تێکڕای زانە و شەرعناسا موسڵمانەکان ئەوانەی جێی متمانەن ڕاولۆچوونیان بە هەند وەردەگیرێت لە ڕابردوو ئێستادا لە سەردەمی هاوڵە بەڕێزەکانەوە تا بە ڕۆژگاری ئێستامانەوە دەگات. هەموویان یەکدەنگن لەسەر بەڵگەبوونی سنت لە دوای قورئانی پیرۆز بە سەرچاوەی دووەمی یاسادانانی دادەنێن و پێیان وایە بە هیچ شێوەیەک ناکرێت لێی بێنیاز بین و دەستبەرداری بین. لە قورئان و سنەتیش چەندین بەڵگەی بەهێز و داقی ڕاشکا و دەخەنە ڕوو لەسەر پێویستی پابەندبوون و شوێنکەوتنی سنەت و ئاگاداری و وریاکردنەوە لە مەترسی و سەرپێچیکردنی. یەکەم ئەو ئاەتانەی کە فەرمان دەکەن بە شوێنکەوتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم و کارکردن بە سنەتەکەی، هەروەکو پەروەردگار لە سوڕەی ئالی عەمران ئاەتی 31 و 32 دەفەرمێت: قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم والله غفور رحيم. قل أطيعوا الله والرسول فإن تولوا فإن الله لا يحب الكافرين. واتا پیان بڵێ ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەگەر ئێوە خواتان خۆشەوێ ئەتانەوێ لێی نزیک ببنەوە دەبێ شوێنی من بکەون و پەیڕەوی لە شەریعەت و بەرنامەکەی من بکەن. ئەوسا پەروەردگاریش ئێوەی خۆش دەبێ و لە هەڵە و گوناهەکانیشتان خۆش دەبێ، چونکە ئەو پەروەردگارە زۆر چاپۆشیکار و زۆریش دڵۆڤان و میهرەبانە. بڵێ دەبێ گوێڕایەلی پەروەردگار و پێغەمبەر بن، خۆگەر وەرجێڕا و گوێڕایەل نەبوون چاک بزانن کافر بوون و پەروەردگاریش بێباوەڕانی خۆش ناوێ. ئیبن کەثیر لە تەفسیری ئەم ئاەتەدا دەفەرمێت ئەم ئاەتە بڕیار و حکم ئەدات بەسەر هەموو ئەوانەی کە لافی خۆشەویستی پەروەردگار لێدەن، کەچی لەسەر ڕێبازەکەی محەممەد صلی الله عليه وسلم ناڕۆن. ئاەتەکە حکم ئەدا بەسەر ئەو کەسانەدا کە لە ڕاستیدا درۆزنن و ڕاست ناکەن تا شوێن شەرعی محەممەد صلی الله عليه وسلم نەکەون. دینی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەکەنە پێوەر بۆ هەموو قسە و هەڵوێستەکانیان. دووەم وأطيعوا الله والرسول لعلكم ترحمون، وتا جورالی پەروەردگار و پێغەمبەر صلی الله عليه وسلم بکەن، بەڵکو بەر ڕەحمەت و میهرەبانی پەروەردگار بکەون. سێم هەروەکو پەروەردگار لە سوڕەی ئەننیسا ئاەتی 13 دەفەرمێت: تلك حدود الله ومن يطع الله ورسوله يدخله جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها وذلك الفوز العظيم. واتا هەر کەسێک بە فەرمانی پەروەردگار و پێغەمبەرەکەی بکاو گوێڕایەلیان بێت، پەروەردگار دەیخاتە ناو چەند باغ و باخاتێکەوە کە ئاو و ڕووبار بە ژێریاندا دەڕوات، بە هەتاییش تێیدا دەمێننەوە. ئەوەش سەرکەوتن و بەختیاری گەورە و مەزنە. چارەم پەروەردگار لە سوڕەی ئەلئەعراف ئاەتی 157 دەفەرمێت: الذين يتبعون الرسول النبي الأمي
الأمي الذي يجدونه مكتوبا عندهم في التوراة والإنجيل يأمرهم بالمعروف وينهاهم عن المنكر ويحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث ويضع عنهم إصرهم والأغلال التي كانت عليهم فالذين آمنوا به وعزروه ونصروه واتبعوا النور الذي أنزل معه أولئك هم المفلحون. ئەم ئاەتە زۆر بەڕوونی و ئاشکرا نەک هەرباز لە شوێن کەوتنی پێغەمبەر صلى الله عليه وسلم دەکات، بەڵکو مافی تەشریع و خەڵاتکردن و حەڵالکردن و حرامکردنیش ئەبەخشێ پێی کە فەرمێت ويحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث، واتە شتە پاک و باشەکانیان بۆ حەڵال دەکات و پیس و خراپەکانیش حرام و یا ساغ دەکات. پێنجەم وإن تطيعوه تهتدوا وما على الرسول إلا البلاغ المبين، وتا ئەگەر گوێڕایەلی پێغەمبەر صلى الله عليه وسلم بکەن ئەوە هیدایەت وەردەگرن و پێغەمبەریش صلى الله عليه وسلم هەر ڕاگەیاندنێکی ڕوون و ڕاشکاوی لەسەرە. لێرە پەیمان نەدات بەو کەسانەی کە گوێڕایەلی پێغەمبەر صلى الله عليه وسلم دەکەن و بە شوێن ئەودا ڕۆن بیان خاتە سەر ڕێگەی ڕاستی و هیدایەت. هەڵبەت ئەم پاداشتەی لە بەرامبەر هیچ کارێکی تر بەو ڕاشکاویە دانەناوە. شەشەم هەروەکو پەروەردگار لە سوڕەی الجمعە ئاەتی 2 دەفەرمێت هو الذي بعث في الأميين رسولا منهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة وإن كانوا من قبل لفي ضلال مبين. ئەو ئاەتە قورئانیە زۆر بەڕوونی و بە ئاشکرا ئەمەمان پێڕادەگەێنێت کە کاری لە پێشینەی پێغەمبەر صلى الله عليه وسلم بە هەمان شێوە شوێن کەوتوەکانیشی بریتیە لەوەی خەڵکی فێری قورئان و سنت بکەن و بەم دوو سەرچاوەیە تەزکیە و پاڵفتەیان بکەن. پێشەوە شافعی بەر ڕەحمەتی پەروەردگار بکەوێت دەفەرمێ مەبەست لە وشەی الحیکمە بریتیە لە سنت لە پراوێزی تەفسیر و لێکدانەوەی ئەم ئاەتەی قورئان کە لە سوڕەی الأحزاب ئاەتی 34 کە دەفەرمێت واذكرن ما يتلى في بيوتكن من آيات الله والحكمة إن الله كان لطيفا خبيرا. دەڵێ مادەم حیکمەت وە قورئان فەرز کراوە لەسەر خەڵکی کە بیخوێننەوە و یادی بکەنەوە و باسی بکەن کەواتە بێ مەبەست لێی کردار و گفتاری پێغەمبەر صلى الله عليه وسلم بێت، چونکە قسەی هیچ کەس جگەل لە قسەی پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەو پیرۆزیەی نییە کە پەروەردگار فەرزی بکات لەسەر خەڵکی بەم شێوەیە. هەروەها کاک ناسری سوبحانی ڕەحمەتی پەروەردگاری لێبێت زانا و بانخوازی گێلەکەمان بە هەمان شێوە وشەی الحیکمە بە سنەتمانە دەکات. ئەڵێ ئەم مانایە بە کەلیمەی سنەتیش تعبیری لێ دەدرێتەوە ويعلمهم الكتاب والحكمة. حکمت هەر سنەتەکەیە کە ڕەوشتی تەطبیقی هیدایە نەزەریەیە. لە شوێنێکی تردا دەڵێ هەندێک لە حکمت لە قورئاندا هاتووە، هەندێک لە پێغەمبەر صلى الله عليه وسلم بە کردار یان بە گفتار یان بە پێلێنان لە ژیانی تاکە کەسی یان خێزانی لەگەڵ هاوسەرەکانی یان لە ژیانی کۆمەڵایەتی لەگەڵ هاوڵانی لە کۆچبەران و پشتیوانان پەروەردگار لیان ڕازی بێت
بەرجەستەی کردووە. بەم قسەیە ڕای سەرەوە ئەم ڕاستیمان بۆ دەرەکەوێت کە کاک ناصری سوبحانی نەک هەر بەتەنها ژیانی پێغەمبەری صلى الله عليه وسلم بە حجەت و حکمت زانیوە، بەڵکو ژیانی خێزانەکانی و هاوڵە بەڕێزەکانیشی بە سنەت و حجەت زانیوە. ئەوەش دەمامکی ساختە و نادروستی تۆمەتی ڕەتکردنەوەی سنەت لەلایەن بەڕێزیانەوە ڕادەماڵێ. بۆمان دەردەکەوێ کەوا جنابی کاک ناصر بە هیچ شێوەیەک هەڵگری ئاوا بیرۆکەیەک نەبووە. ناڕەوا و بێویژدانیە قورئانیەکان خۆیان بە تابع و شوێن کەوتووی ئەودا بنێن. دووەم، هاوکات چەندین ئاەتی تریش هاتوون وریایی دەدەن لەسەر سەرپێچیکردنی پێغەمبەری پێشەوە صلى الله عليه وسلم زۆر بەڕوونی سەرپێچیکاران بە گومڕا و سەر لە شێوا و دەژمێردێن. ئاماژە بە چارەنووسی ڕەشیان دەکەن کەمانەوەیان بۆ هەمیشە لە نێو دۆزەخ و سزای ڕیسواکار وەک پەروەردگاری پایەبەرز و بێهاوتە لە سوڕی الأحزاب ئاەتی 36 دەفەرمێت: وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة من أمرهم ومن يعص الله ورسوله فقد ضل ضلالا مبينا. واتە بۆ هیچ پیا و ئافرەتێکی بڕوادار نییە کاتێک پەروەردگار و پێغەمبەرەکەی بڕیاری کارێک بدەن سەرپشکردنیان بۆ هەبێ لە کارەکانیاندا. هەر کەسێک سەرپێچی بکات لە فەرمانی پەروەردگار و پێغەمبەرەکەی جگەل لە بڕیارەکانیەوان کارێکی تر هەڵبژێرێ بۆ خۆی، ئەوە بێگومان گومڕابووە بە گومڕابوونێکی ئاشکرا. هەروەها پەروەردگار لە سوڕی الحەشر ئاەتی 7 دەفەرمێت: وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه. واتا وهرتي پیغمبر صلى الله عليه وسلم پیداون وری بگرن، واتا بچی فرمانی پیکردن انجامی بدن و ڕێشی لە هەر شتێ لێگرتن ئێوەش دەستی لێ هەڵگرن. هەروەها لە ئاەتی 63 سوڕەی النور پەروەردگار دەفەرمێت: لا تجعلوا دعاء الرسول بينكم كدعاء بعضكم بعضا قد يعلم الله الذين يتسللون منكم لواذا فليحذر الذين يخالفون عن أمره أن تصيبهم فتنة أو يصيبهم عذاب أليم. واتا با ئەوانەی کە پێچەوانەی فەرمانەکانی پەروەردگار و پێغەمبەر دەجوڵێنەوە لەوە بترسن کە پەروەردگار تووشی فیتنەیەکیان نەکات یان تووشی سزایەکی سەخت. هەروەها پەروەردگار لە ئاەتی 32 سوڕەی ئالی عیمران دەفەرمێت: قل أطيعوا الله والرسول فإن تولوا فإن الله لا يحب الكافرين. وەک دیارە لەم ئاەتەدا ئاماژە بۆ ئەوە دەکات کە مخالەفە و سەرپێچیکردنی پێغەمبەر صلى الله عليه وسلم سەردەچێشێت بۆ کوفر و بێدینی لێ ئەکەوێتەوە. هەروەها پەروەردگار لە ئاەتی 61 سوڕەی النیسا دەفەرمێت: وإذا قيل لهم تعالوا إلى ما أنزل الله وإلى الرسول رأيت المنافقين يصدون عنك صدودا. دەبینین پەروەردگاری مەزن پشتگیری و ڕێگری لە خەڵک بۆ ئەوەی بەرەو پەیامی پەروەردگار و سنەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم نەچن بە دووڕۆیی و نیفاق دەداتە قەڵەم. خوێنەر و بیسەری سەنجین و بەڕێز، ئەم ئاەتانەی سەرەوە ڕاشکاوترین ئاەتن کەوا باز لە پرسی پێویستی شوێن کەوتن و پەیڕەویکردن دەکەن لە سنەت. حەقە کەسێک خۆی بە بڕوادار و مسلمان بزانێ دەست بەجێ ملکەزبوونی و پەیڕەویکردن لە سنەت ڕابگێنێ. پاشان دەپرسین ئاخۆ ئەوانەی ئینکاری فەرموودە و سنە دەکەن بەتایبەت ئەوانەی بە خۆیان دەڵێن قورئانیەکان چۆن چۆنی مامەڵە لەگەڵ ئەم بەڵگە قورئانیانە دەکەن، چونکەوان ئەگەر قبولیان بکەن و بگەڕێنەوە بۆ فەرموودە و سنە هەڵبەدە و کات قسەکەیان پوچ و باتڵ دەبێتەوە کە دەڵێن شوێن کەوتنی فەرموودە
واجب نییە خۆگەر نەشگەڕێنەوە سەرپێچیم قورئانە دەکەن کە ئەوان بە پێویست و واجبیان داناوە لەسەر خۆیان کە دەبێت تەنها کار بەو قورئانە بکەن جگەل لە فەرموودە وەرامی پرسیارێک ڕەنگە قورئانیەک بپرسێ و پێمان بڵێ ئەو ئاەتانەی سەرەوە تایبەتن بە حاڵی حیاتی پێغەمبەر صلى الله عليه وسلم کە لە ژیاندا بووە لە وەرامیدا دەڵێن یەکەم هەموو ئەو ئاەتانەی پێشوو کە خسمانە ڕوو بەڵکن کە گوێڕایەلیکردنی پێغەمبەر صلى الله عليه وسلم لە هەردوو حاڵی ژیان و مردنیدا واجبە چونکە ئەو ئاەتانە تایبەت نین بە حاڵی ژیانی پێغەمبەر و لە حاڵی وەفاتیدا حکمیان پێنەکرێ و پشت گوێ بخرێن دووەم لە قورئاندا دەیان ئاماژە هەیە کە لە دوای مردنیشی گوێڕایەلی پێغەمبەر صلى الله عليه وسلم واجبە بۆ نمونە لە سوڕەی ئەنیسا ئاەتی 59 پەروەردگار دەفەرمێت يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر ذلك خير وأحسن تأويلا کە پێمان دەڵێ هەر کێشە و گرفت و کێشمێک لە نێوان مسلماناندا ڕووبدات پێویستە بڕیاری کۆتایی تێدا بگەڕدرێتەوە بۆ لای پەروەردگار و پێغەمبەرەکەی صلى الله عليه وسلم هەڵبەت مەبەست لە جێڕانەوەی بڕیاری کۆتایی لە کاتی کێشە و ناکۆچیدا بۆ لای پەروەردگار إلى الله قورئانە و بۆ لای پێغەمبەر صلى الله عليه وسلم والرسولیش سنەتەکەیەتی فیشەیئیش ئاماژەیە بۆ هەموو شتێکی ژیان نەک تەنها کاروباری عەقیدە و عیبادەت و بەندەتی سێەم تەواوی هاوڵان و تابعین و تابعی تابعین ئەو سێ سەدەی پێغەمبەر صلى الله عليه وسلم با خەیر القڕون ناوی بردون و سەرجەم زانایانی ئیسلام قەناعەت و تێگەیشتنیان وایە کە ئەو ئەمرانەی لە ئاەتەکانی پێشوودا هێنامانن بۆ هەموو کەس و هەموو سەردەمێکن تایبەت نین بە کەس و سەردەمێکی تایبەت بۆیە چۆن باوەشیان بۆ قورئان کراوە بوو بۆ سنەتەکانی پێغەمبەریش صلى الله عليه وسلم بە هەمان شێوە چۆن قورئان و ڕێنمایەکانی قورئانیان بەدین و شەریعەتی پەروەردگار زانیوە کاریان پێکردووە و ناساندویانە و چەسپاندویانە هەروە و بە هەمان شێوەش لا سنت و ڕێنمایەکانی سنەتیان بە شەریعەت و دینی پەروەردگار زانیوە بۆیە هەر فەرمودێکی پێغەمبەر صلى الله عليه وسلمیان پێگەیشتبا و ببیستبا خێرا فەرمودەکەیان وەردەگرت و کاریان پێدەکرد تەنانەت پێشەوە ئەحمەد بەر ڕەحمەتی پەروەردگار بکەوێت دەفەرموێ ئەگەر دەتەوێ فەرمودەت لەبیر نەچێتەوە ئەوە کاری پێ بکە پێشەوە ئەبوبەکر بەر ڕەزامەندی پەروەردگار بکەوێت دەفەرموێت هیچ شتێک نییە پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەنجامی دابێت من نەیکەم و کاری پێ نەکەم من زۆر لەوە دەترسم ئەگەر واز لە شتێک بێنم کە پێغەمبەر صلى الله عليه وسلم کردوویەتی لە ڕێگە ڕاستەکە لا بدەم و دڵم بگۆڕدرێت چارەم سەرەڕای بەڵگە قورئانیەکان لە نێو گوڵزاری فەرمودەشدا چەندین فەرمودە ئەم پرسەی سەرەوە پشت ڕاست دەکەنەوە و جەختی لێ دەکەنەوە بۆ نمونە یەکەم کە پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرمێ تەرەکتم فیکم ئەمڕین لن تضلوا ما تمسكتم بهما كتاب الله وسنة نبيه دوشتم لنيو ايوه بجيهشتوا تا دستي بيو بگرن و گمرانا بن كتابي پروردگارو سنتي پیغمبركي صلى الله عليه وسلم هروها دفرمي من أحيا سنتي فقد أحبني ومن أحبني كان معي في الجنة وتا هركس سنتي من زندو كاتوا أو مني خوش ويستوا هركسيج مني خوش بويت لبهش لقل من داد بيت سيم من تمسك بالسنة عند فساد أمتي فله أجر 100 شهيد وتا هركز دز بقري بالسنة من لكاتي خرابون قندلبون أمتكم دا أو پاداشتي 100 شهيدي هيا تارم لحجة الوداع دا فرموي
شەیطان بێ ئومێد بووە لەوەی کە لەم زەویەی ئێوەدا بپەرسترێت بەڵام بەوە لێتان ڕازیە بێت کە لەو کارانەدا بەگوێی بکەن کە لای خۆتان هیچە بۆیە زۆر وریا و ئاگادار بن خەڵکینە شتێکم بۆ بەجێ هێشتون لە دوای خۆمدا ئەگەر بە جوانی دەستی پێوە بگرن هەرگیز گومڕا و سەرگەردان نابن کتێبی پەروەردگار و سنەتی پێغەمبەرەکەی. پێنجەم عورباض بن ساریە پەروەردگار لێ ڕازی بێت دەژێڕێتەوە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە فەرمیەتی پەیوەست بن بە ترسی پەروەردگار و پارێزگاری و گوێڕایەلی و فەرمانبەری بەرپرس و گەورەکانتان ئەگەر بەندێکی ڕەشپێستی حەبەشیش بێت و لە دوای مندا ناکۆچی و دووبەرێکێکی زۆر دەبینن بۆیە دەست بگرن بە ڕێباز و سنەتی من و ڕێبازی جێنشینە سەرڕاستەکانم بەددانەکانتان تون بیگرن و دەستبەرداری مەبن دوورکەونەوە لە بیدعە و داهێنراوەکان چونکە هەموو داهێنراوێک گومڕاییە و هەموو گومڕاییەکیش لە ئاگری دۆزەخە. شەشەم ئەو فەرمودێش وریایی دەدات لە سەرپێچیکردندا ئەنەسی کوڕی مالیک بەڕ ڕەزامەندی پەروەردگار بکەوێت دەژێڕێتەوە و دەڵێ چەند کەسێ هاتنە ماڵی خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە عیبادەت و بەندایەتی و پەرستنی پێغەمبەریان صلی الله عليه وسلم پرسی کاتێک هەواڵیان پێدرا گوتیان ئێمە لەکوێ و پێغەمبەر صلی الله عليه وسلم لەکوێ پەروەردگاری گەورە لە گوناحی پاش و پێشی ئەو خۆش بووە یەکێکیان گوتی من لەمە و دوا شەوان ناخەوم تەنها خەریکی شەو نوێژ دەبم ئەوەی تر گوتی منیش چوار وەرزی ساڵ بە ڕۆژوو دەبم و نایشکێنم ئەوی تریان وتی منیش لە ژنان دوور دەکەمەوە و هەرگیز هاوسەرگیری ناکەم. پێغەمبەر صلی الله عليه وسلم هات و فەرمووی ئێوەن ئاوا و ئاواتان وتووە دەی سوێن بە پەروەردگار من کە لە هەمووتان لە خوا زیاتر دەترسم و لە ئێوە پارێزگارترم کەچی بە ڕۆژوو دەبم و بێ ڕۆژووشم شەو نوێژ دەکەم و دەشخەوم هاوسەرگیریش دەکەم. بزانن هەر کەس حەزی لە سنەت و ڕێبازی من نەبێت پشتی تێبکا لە من نییە. ئابەم شێوەیە چەندین دەقی قورئان و سنەت و بەڵگە حجەبوونی فەرمودە دەسەلمێنن و شوێنکەوتنی بە پێویست و واجب دادەنێن زۆر بەڕاشکاوی وریایی دەدەن لەسەر پێچی کردنی بێگومان لە فەرمودەیش وە قورئانی پیرۆز سەرچاوەکەی سروش و وەحیە بەشێکی بە سروش و وەحی ئاشکرایە لە ڕێگای ئەمینداری وەحی جوبرائیل بەردرودی پەروەردگار بکەوێت بە ئیلهام و خستە نێو دڵ پەشێکیشی بە ئیجتیهاد و هەوڵ و تێکۆشان کە پەروەردگاری بەرز و بەخشندە دڵی پڕاو پڕ کردووە لە نیگا و فێرکردنی وا کە ناوەستێ لەسەر خوێندن و نووسین و هەوڵدان و بەدواگەڕان. پەروەردگاری زاناش ڕاستی فەرمووە لە سوورەی ئەلعەلەق ئایەتی 1 تا 5 کە دەفەرمێت اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. فێربوون لە ڕێگای پێنووس ئاماژەیە بۆ ئەو جۆرە زانیاریەی کە پێی دەگوترێ عیلم الکەسبی زانیاری بەدەستهێنراو. ئەوەی تر ئاماژەیە بۆ جۆری دووهەمی زانیاری العلم الوهبی کە پەروەردگاری بەخشندە دەیبەخشێ بە کەسێک کە بیەوێ هەر کاتێکیش لە بابەتێک گیان پرسێک ئیجتیهادی کردبێت و وەحی و سروشی لێ بێدەژمێردرێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لێ بێدەنگ بوو بێت ئەمە بەدان پێداهێنان ئیقراری پەروەردگار بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم و سیفەتی وەحی وەردەگرێ و بە وەحی لە قەڵەم دەدرێ. بەو پێیە ئەوەی لە پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە بە وەحی دادەندرێ هەروەکو پەروەردگاری پایەبەرزیش لە سوورەی ئەننەجم ئایەتی 3 و 4 دەفەرمێت وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. واتە قسە و گفتاری پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕووی هەوا و هەوەسەوە نییە و لە خۆیەوە قسە ناکات ئەوەی دەڵێت جگە لەوەی کە بە وەحی بۆی دەنێدرێت هیچی تر نییە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات.
پەیوەندی سنەت لەگەڵ قورئاندا لاپەڕە 45 قورئانی پیرۆز باس لە بنچینە گشتیەکان دەکات شۆڕ نابێتەوە بۆ درێژە و وردیات مەگەر بەپێی پێویست و بە ئەندازەیەک نەبێت کە لەگەڵ بنچینە گشتیەکان بێتەوە ئەمیش بە شێوەی بنچینە گشتیەکان الأصول العامة نەگۆڕە و هیچ جۆرە گۆڕانکاری و گەشتەکردنێک نایگرێتەوە بەڕۆیشتنی ڕۆژگار و جوداوازی نەریت و ژینگەکان چونکە ئەو پەرتووکێکی نەمرە و ناتەواوی و نوقسانی تێدا نییە فەرمودەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم السنەش لەگەڵ بنچینەکانی قورئانی پیرۆز یەک دەگرنەوە و دژون ناکۆکنین لەگەڵیە هاتووە ئەو درێژی و وردیات و تەفاسیل و جزئیاتی کە قورئان بەجێی هێشتووە ئەو باسی کردووە و ڕۆنی کردوتەوە پەنجەی خستوتە سەر کەواتە پەیوەندی فەرموودە السنە لەگەڵ قورئان بریتیە لە پەیوەندی ڕوونکردنەوە درێژەدان بە پوختی و کورتی المجملەکەی و ڕۆشنکردنەوەی نادیار المبهەماتەکەی کۆتبەندکردنی ڕەها المطلقەکەی تایبەتکردنی گشتی عامەکەی و تا دوایی قورئان بە هیچ شێوەیەک بێنیاز نییە لە فەرموودە بەڵکو زەڕورە فەرموودە وەک سەرچاوەی دووەم هەردەم لە خزمەتی قورئاندا بێ چونکە تەواوکاریەتی هەروەها ئەرک و وەزیفەی پێغەمبەر صلى الله عليه وسلم سڕای خوێندنەوەی قورئان بەسەر خەڵکەوە گەیاندن و تەبلیغی وەزیفەی بەیانکردنیشی لە ئەستۆدا بووە هەروەک پەروەردگاری مەزن لە سوڕەی النەحل ئایەتی 44 دەفەرمێت بالبينات والزبر وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ولعلهم يتفكرون چونکە ئەگەر بڕیار بێ ڕوونکردنەوەی پێغەمبەر صلى الله عليه وسلم بۆ سەرجەم مرۆڤایەتی بێت بە جوداوازی زمان و زەمین هەڵبەت دەبێ بۆ جیل و نەوەکانی دوای ڕۆژگاری پێغەمبەر و هاوڵانیش شتێک و سەرچاوێک لە بەردەستدا بێت بە ناوی بەیانکردنی پێغەمبەر صلى الله عليه وسلم کە خۆی لە هەمان ئەو فەرمودە ڕاست و دروست و باوەڕ پێکراوانە دەبینێتەوە کە لە نێو سەرچاوەکانی سنت سیحاح و سنن و مەسانیدەکاندا پارێزراون چونکە زەڕورە ئومەتی ئیسلامی جگەل لە قورئان ئەم ڕوونکردنەوانەی پێغەمبەر صلى الله عليه وسلمی لە بەردەستدا بێت ئاخر ئەگەر سنت ڕەت بکەینەوە ئەپرسین ئایا پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەو وەزیفەی سەرەوەی ئەنجام داوە ئەگەر ئەنجامی داوە کوا ئەو ڕۆشنکردنەوانەی پێغەمبەر صلى الله عليه وسلم لەکوێن ئایا ئەو بەیانکردنانە وەحی و دینن ئەگەر ئەڵێن وەحی و دین نین ئەپرسین ئەی بۆ لەلای هاوڵان پێویست و دین بووە ئەی بۆ ئێستا دین نین و پێویست نین و ئەگەر بشڵێن پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەو ئەرکەی بەجێ نەگەیاندووە ئەپرسین حاشای مەقامی بەرزی پێغەمبەر صلى الله عليه وسلم چۆن توانیویەتی ئەو ئەرکە بەجێ نهێنێت ئەی چۆن پەروەردگار لی قبول کردووە کە بە ئەرکی خۆی هەڵنەستێ ئەمانە و دەیان پرسیاری هاوشێوەهن کە هەمیان زۆر جددین پێویستە گروپی ناوبراو وەرامی دروست و قەناعەت پێهێنەر بدەنەوە ئەگەر نەئەکەونە زەلکاوی فەبوهیتە الەذی کەفەر ئاوە نوێژە یەکەمین پای ئیسلام لە دوای شایەتمان کە بە نوێژ و داوازی نێوان بڕوادار و بێبڕوا ئەوانی تر دیاری دەکرێن لە قورئاندا چۆن هاتووە زۆر بە کورتی باسی لێوەکراوە پەروەردگاری مەزن دەفەرمێت إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا واتە بەڕاستی نوێژ لە باوەڕداران فەرزێکە کات و شێوەکردنەکەی لای پەروەردگار دیاری کراوە هەروەها دەفەرمێ وأقيموا الصلاة واتە فەرمانیان پێ بکە با بە تێر و تەسەل نوێژ ئەنجام بدەن ئەم ئاەتانە تەنها قسە لەسەر واجببوونی نوێژ دەکەن لەسەر ئیمانداران بەبێ ئەوەی کاتەکانی ڕوون بکەنەوە یان باسی لە ژمارەی نوێژەکان و ژمارەی ڕکاتەکان و پایە و مەرجەکانی بکەن بەو پێیە سنەتی بەپێز دێت ئەمە ڕوون دەکاتەوە و خەڵکی فێری چۆنیەتی ئەنجامدانی نوێژ و هەموو بابەتە پەیوەندیدارەکانی دەکات پێغەمبەری ئازیز صلى الله عليه وسلم فەرموویەتی صلوا كما رأيتموني أصلي هەروەک دەبینین چۆن من نوێژ دەکەم ئێوەش ئاوا نوێژ بکەن خۆگە سنەت نەبوایە نەمان دەزانی چۆن و بە چ شێوەیەک نوێژەکانمان بکەین جا ئەوەی سەبارەت بە نوێژمان گوت بۆ سەرجەم بەنداتیەکانی تریژ وەک زەکات و ڕۆژ و حەج هەڕاستە
هەمویان زۆر بە کورتی و پوختی لە قورئاندا باس کراون دواتر سنەت هاتووە ڕوونی کردوێتەوە و خەڵکی ئاشنا کردووە لە چۆنێتی ئەنجامدانیان و مەبەست لێیان زانانی ئیسلام لەم بارەوە هۆشیاری و پێویستیان داوە بە مسلمانان ئەوەیان بۆ خەڵکی مسلمان ڕوون کردوێتەوە کە سنەتی سەحیحیش هەر ئاینە و تەواوکاری ئاینە و ڕەتکردنەوەی گومڕایی و سەر لێ شێوانە بۆ نمونە خەتیبی بەغدادی دەجێڕێتەوە کە عیمرانی کوڕی حەسین بەر ڕەزامەندی پەروەردگار بکەوێت ڕۆژێکیان لەگەڵ هاوڕەکانی دانیشت بوو پیاوێک وتی لا تحدثنا إلا بالقرآن واتە بە قورئان نەبێ قسەمان لەگەڵدا نەکەن ئەویش پێی گوت لێم نزیک بەوە لێ نزیک بیەوە و پێی گوت ئایا ئەگەر تۆ و هاوڵەکانت بە قورئان بسپێردرێن ئایا ئەمەت دەست ئەکەوێ کە نوێژی نیوەڕۆ 4 ڕکاتە و نوێژی عەسر 4 ڕکعاتە و مەغریب 3 ڕکعاتە و لە دوای خوێندنی سوڕەتی فاتحە لە دوور کاتی یەکەم سوڕەتێک گیان چەند ئاەتێکی قورئان دەخوێنیت و ئایا ئەگەر تۆ و هاوڵەکانت بە قورئان بسپێردرێن ئەوەت لە قورئان دەست دەکەوێ کە ژمارەی خولانەوەکان بە دەوری بەیت و نێوان سەفا و مەڕوا 7 کەڕەتن پاشان فەرمووی ئەی خەڵچینە لە ئێمەوە وەرگرن مەبەستی کەسی زانا و پسپۆڕە وە خۆی ئەگینا سوێن بە پەروەردگار گومڕاو سەرگەردان دەبن ئیمامی ئەوزاعی دەفەرمێت دەرونی خۆت ڕابگرە لەسەر سنەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و لەو شوێنە بوەستە کە هاوڵان تێیدا وەستاون و ئەوە بڵێ کە ئەوان وتیانە و واز لەو شتانەش بێنە کە ئەوان وازیان لێهێناوە ڕێبازی پێشینە چاکەکان سەلەف و ساڵحی خۆت بگرە چونکە ئەوەی بۆ ئەوان بەس بووە بۆ تۆش هەر بەسە پێشەوە ئەحمەدی کوڕی حەمبەل دەفەرمێت هەر کەس فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەت بکاتەوە ئەوە لەسەر لێواری تیاچوونە ئیبن الخوزەیمە دەڵێت بە ئەحمەدی کوڕی نەسرم گوت کە هاوڕێی ئەحمەدی کوڕی حەمبەل بوو کاتێک کە فەرمودەیەکی بۆ بازەکردم گوتم قوربان کار بەو فەرمودەیە ئەکەی ئەڵێ بە تووڕەیەوە فەرمووی چییە وا ئەزانی جلی قەشەم لەبەردایە کە فەرمودەیەکیان بۆ باسکردی مەڵێ ئەرێ ئیشی پێکرێ بەڵکو بڵێ ئەرێ ئەم حەدیثە ئەم فەرمودەیە صحیحە یان نا چونکە هەر فەرمودەیەک لە پێغەمبەر صلی الله عليه وسلمەوە هات واجبە کاری پێ بکەم جا بمەوێ یان نەمەوێ هەروەها سەعید حەوا گەورە بیریار و مفەکیری سووری دەڵێت پێویستە ئازا و بوێربین لە پێناو زیندووکردنەوەی سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلمدا ئەبێ گوێ نەدەینێ ئەگەر هەموو جیهانیش ڕوبەڕوومان ببێتەوە ئەبێ خۆمان لەوە بەدوور بگرین کە فەلسەفەی شەیطان ئەو فەلسەفەی کە دوژمنانی پەروەردگار و ناحەزی ئیسلامەیانەوێ بەهۆیەوە کەسایەتی ئێمەی مسلمان پێ بسڕنەوە و ببینە لاسایی کەرەوە و چاولێکەری ئەوان تا ببین بە پارچەیەک لە کۆمەڵگەی کافران لە جل و پۆشاک و ڕواڵەت و شێوازی ژیان و هەڵسوکەوت و ئەخلاق و خو ڕەوشتماندا خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات